بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه الطيبين الطاهرين. أعوذ بالله من الشيطان الرجيم. كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. عزیزان خۆشەویستان، سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورەتان لێبێ. لە بەرنامەیەکی زۆر تایبەت، زۆر گرنگ و هەستیار، زۆر پڕوانە، زۆر جێگەی بیرکردنەوە و تێفکرین لێی. ئازیزانم، بەرنامەکەمان بە ناوی کۆتا ڕەمەزانم. بە یەکەوە هەمومان پێدەنەینە ناو مانگێکی پڕخەیر و بەرەکەت کە لە سەرەتا گرینگە خاڵی یەکەم ناسینی مانگەکە کە ئێمە ئەڵێن کۆتا ڕەمەزانم. خاڵی دوو هەمیان وشەی کۆتا لەگەڵ ڕەمەزانم. ئەوەی کە ئەڵێن مانگی ڕەمەزان لای خۆمان فێر بووینە و دەیزانین کە ساڵانە مانگێکە و دێتەوە بەسەرمانە و تێدەپەڕێ، بە ڕۆژوو دەبین و تەراویح دەکەین و هەندێک قورئان و هەندێک ذیکر و کەمێک ژیانمان دەگۆڕین، کەمێک جیاواز لە مانگەکانی تر. بەڵام لەم بەرنامەیە دەمەوێت ئەوە بە بەڕێستان بڵێم، ئەم ڕەمەزانە جیاواز کە لە ڕەمەزانەکانی ترت. ئەم ڕەمەزانە وشەیەکی کۆتایی لە پاڵا دابنێ. کۆتا ڕەمەزانم دابنێ و وا دادەنین ئەمە کۆتا ڕەمەزانە. دەزانن کۆتا یانی چی؟ کۆتا یانی جارێکی تر دووبارە نابێتەوە. کۆتا ئەمە یەکەم جار ئاخیر جارە بێ، ئیتر بە یەکەوە دەست لە ملان و بە یەکەوە بیکەمە شوێنێک، ویزدگەیەک، زەخیرەیەک توێشێکی لێ کۆی پەیدا بکەم. بۆیە ئازیزانم، تەنها ناونیشانەکە زۆر گرینگە. ئەم ڕەمەزانم کۆتا ڕەمەزانم. بۆیە پێم خۆشە بە یەکەوە بە چەند سەرنجێک بۆ زۆرتر سوود وەرگرتن، بۆ زۆرتر تێش و کۆکردنەوە، بۆ زۆرتر چەژوەرگرتن، بۆ باشتر ئیستثمارکردنی ئەم مانگە پڕخێر و بەرەکەتە کە گەورە و سەیید و سەرداری هەموو مانگەکانە. کە مانگێکە ئێمە نامانەوێت بە وەسفی مانگی ڕەمەزاندا بچین، بەڵام دەمانەوێت ئێمە خۆمان چەندە دەتوانین لەو ئاستەدا بین، ئێمە خۆمان چەندە دەتوانین کەڵک لەو گەورەیەتیە، لەو بەرەکەتە، لەو خێرە، لەو دەریا پڕ لە نور و مهر و عرف و عرفانە وەربگرین. لەبەرەوە ئازیزانم، ئەوەی کە گرینگە پێم خۆشە ئەوە لە خزمەتتانە بڵێم. بابەتەکەمان بە ناوی کۆتا ڕەمەزانم. ئازیزانم، زۆرێک لە کاتەکانمان بەزایە ڕۆیشت، زۆرێک لە مانگەکان بەسەرمانە تێپەڕی. ئێمە ئامادە باشیمان کەم بوو. ئێمە ئەگەر بێت و لێرەدا هەستێکی زۆر هەستیارانە هەز نەکەین بە مانگی ڕەمەزان و چەژێک، حەلاوەتێک، شیرینیەک هەست پێ نەکەین لە مانگی قورئان، لەو مانگەی کە قورئان تیادا بەزیوە و قورئان پەرتووکی خوایی، بەرنامەی ژیانی، کەلامی ئەڵڵا جەلە جەلالوهو. کۆمەڵێک چرکەساتی زۆر بەنرخن. چرکەساتەکان لەوەدا خۆیان دەبینێتەوە ئازیز و خۆشەویستمان بۆمان وەسف دەکات کە خوای گەورە بەوی فەرمووە ئاوا وەسفیکە ئەسەوم لی و ئەنە ئەجزی بهی. ڕۆژوو ئەوەی کەتی ئاەتی تەنها بۆ من، واتە ژمارەی لەسەردانانرێ، واتە لە چوارچێوەی داتا ئەچێتە دەرەوە. ڕۆژوو لە چوارچێوەی داتا دنیایەکان دەچێتە دەرەوە و تەنها لە داتای خواییە تۆمار دەکرێ. ئەسەوم لی و ئەنە ئەجزی بهی. بۆیە موسڵمانی ژیر بە خوشک و بە براوە هەموو لایەک ئەبێ زۆر هەستیارانە لەگەڵ ئەم کۆتا ڕەمەزانە مامەڵە بکەین، لەگەڵ ئەم کۆتا فرسەتە مامەڵە بکەین. ئێمە ئازیزانم، گلەیەک لە خۆمان بکەین، ڕاهاتوین کە مانگی ڕەمەزان دێ، بە ڕۆژووبوونێک پارسێ و هەستە و ئێوارێ فتارکەرەوە و ڕۆژانێک و شەوەکانی بە هەر جۆرێک بێ بەڕێی بکەین. ڕاهاتوین لەوەی کەوە بڕێک تەراویحێک یا ئەگەر ساڵانەش جارێک بێ قورئانەکە بکەینەوە و وەکو عادەتێک وەرمان گرتووە
بەڵام هەموو ئەمانە بنین بەولاوە و بە ئاسانترین ڕێگە بخەینە بەردەمی یەکتری بۆ ئەوەی زۆرترین کەڵکی لێوەرگرین بۆ ئەوەی چەژی زیاتر وەربگرین بۆیە دەڵێم ئاسانترین ڕێگایەک بگەی بەو چەژوەرگرتنە بگەی بەو زەخیرە زۆرە بگەی بەناسینی ئەو مانگە گەورەیە یەک ئەوەیە دابنێ ئەمە کۆتا ڕەمەزانتە چونکە ڕەمەزانەکانی پێشووت خاڵی دووهەممان زۆرێک لە هاوڵان و دۆستان و ئازیزان و جیرانەکانت بەیەکەوە بوون ئەم ڕەمەزانەوە هاتەوە و تۆ تووشی بووی ئەوان ئێستا لە ماڵی تەنهایی خۆیاندان و ئیتر ناتوانن پاداش کۆبکەنەوە ئیتر ناتوانن چەش لە قورئان وەربگرن ئیتر ناتوانن بەرەکەتی ڕەمەزان کەڵک لێ وەربگرن بۆیە دابنێ ئەمە یەکەم کۆتا ڕەمەزانتە و ئیتر جارێکی تر مانگی قورئان نابینیتەوە ئیتر جارێکی تر سەڵای پارشێوان ئیتر جارێکی تر لە پارشێوە هەڵناسی و ئیتر جارێکی تر لە بەیانەوە تا ئێوارێ خۆ ناگریتەوە لە خواردن و ئیتر جارێکی تر لە مزگەوتەکان لە قەرەباڵغی و جممەی مزگەوت و تەراویح و دەنگی ذیکر و ئەوراد و تەسبیحات بەشداری ناکەی مەلەکوتی ئاسمان بەو هەموو گەورەیە بەشداری ئەکەن ئیتر ساڵێکی تر وادا بنێ هەموو هاوڕێیانت بەشدارن بەس تۆی تیا مەحرومی بۆیە ئەم ڕەمەزانە دابنێ کۆتا ڕەمەزانتە هەروەها خاڵی دووهەم بۆی کەڵک وەربگری ئازیزان و خۆشەویستانت ڕەمەزانی پێشوو لەگەڵت بووین ئەم ڕەمەزانە لەگەڵت نین بە یەکەوە ئەچوون بۆ تەراویح بە یەکەوە پارشێوت ئەکرد جا ئەو ئازیزانە لە ماڵەکەی خۆت بێ لە جیرانەکەی خۆت بێ لە هاوڕێ و نزیکەکانی خۆت بێ خاڵی سێهەم ئەو ئازیزانەی کە ڕۆیشتون ئەزانی ئێستا زۆر ئاواتە خوازن و ئاوات ئەچەش داوا دەکەن کە وەکو تۆ بگەڕێنەوە لەم ڕەمەزانە بەشداری بکەن هەموویان چاوەڕێن و حەز ئەکەن ئاواتە خواز بوون کە ئێستا وەکو تۆ لە ڕەمەزانە بوونایە ئەگەر چاکە خواز بن حەزیان دەکرد چاکەکانیان زیادکەن خوا نەخواتن ئەوە بسڕنەوە و کۆتایی پێبێنن بۆیە ئەوە دابنێ من و تۆین و وەکو ئەوان لە دەوشتی چۆڵ و لە گۆڕستان و بیابان بە تەنهاین و ئاواتە خوازین بگەڕێنەوە و چاوێک هەڵبێنەوە ئەوە منم گەڕامەوە چاوێک هەڵبێنە و بەرەو مزگەوت بڕۆ چاوێک هەڵبێنە و پارشێ و هەڵبسە چاوێک هەڵبێنە و قورئان و پەرتووکەکەت بکەرەوە ئەوە منم تەمەنام دەکرد بگەڕێمەوە ئەوە گەڕامەوە و خوا فرسەتی پێدام بۆ ئەوەی حەسەناتم زۆر بکەم و بۆ ئەوەی سەیئات و خراپیەکانم کەم بکەمەوە بۆیە ئازیزانم خۆشەویستانم چەند خاڵێکی زۆر گرنگ دەخەمە بیری جەنابتان بۆیە ئەمە تێڕوانینیەکە کە هانمان ئەدات خۆمان دووکەین هانمان ئەدات کاری زیاتر و پاداشتی زیاتر بکەین بۆیە چەند خاڵێک ئەخەمە بەردەمت بۆ ئەوەی کۆتا ڕەمەزان ئیسیفادەی لێکەی یەکەم بە ڕۆژووبوونم لە کۆتا مانگدا ئەبێ ئەم بە ڕۆژووبوونم چۆن بێ چۆن بە ڕۆژوو بم ڕۆژەکەم چۆن بێ لەم کۆتایەیە چونکە ئەگەر بێت و من ئەمە کۆتا لوقمەنان بێبی خۆم فەرقی هەیە لەوەی کە بەتەمای لوقمەنانێکی تر بم ئەگەر ئەمە کۆتا سەفرم بێ بۆ ماڵی خۆشەویستان و ئازیزانم ئەم سەفرم جیاوازە لە سەفەرەکانی تر بۆیە هەموو کۆتایەک تێگەیشتن و بیرکردنەوەیەک و جوهد و مادووبوونێکی زیاتری هەیە خاڵێکی تر نوێژەکانم لەم کۆتا ڕەمەزانمدا تەوبەکەم لەم کۆتا ڕەمەزانمدا شەو هەستانم لەم کۆتا ڕەمەزانمدا خوێندنی قورئانم لەم کۆتا ڕەمەزانمدا سەدەقە و بەخشینەکانم لەم کۆتا ڕەمەزانمدا ئیعتیکاف و مانەوەم لەم کۆتا ڕەمەزانمدا سۆز و بەزەیم لەم کۆتا ڕەمەزانمدا کۆتا خاڵم لەم ڕەمەزانەدا لە هەمووی گرنگتر تەوبە و پەشیمان بوونەوەم لەو خراپە و خراپەکاریانەی وتومە و کردومە و بینیمە و بیستومە دەبێت چۆن بێ لە کۆتا ڕەمەزانمدا تەوبەم لە کۆتا ڕەمەزاندا چۆن ئەم تەوبەیە
چۆنی بکەم و چۆنی بڵێم و چۆنی بڕیار بدەم لە کامیان تەوبە بکەم لە کام بینینم واز بێنم لە کام بیستنم واز بێنم لە کام خواردنم واز بینم لە کام هەنگاوەکانم واز بێنم لە کام مەجلیس و جەلساتم واز بێنم لە کام سستی و تەمەڵیم لە عیبادەتەکانە واز بێنم بۆیە لە ڕەمەزان کۆتا ڕەمەزانمدا ئاگام لێ بێ تەوبەیەکی جوان و پوخت و پاراوی وا بکەم کە ئیتر تەواو بێ و کۆتایی هاتبێ و کۆتایی هەموو گوناهەکان بێ و کۆتایی هەموو سستیەکان بێ و کۆتایی هەموو دووریەکان بێ لەخوا نزیک بوونەوەم بۆیە ئازیزانم هیوادارم هەموو لایەکمان وابدا بنین ئەمە کۆتا ڕەمەزانمە بۆیە کۆتا ڕەمەزانم زۆر گرینگە بە ڕوحی کۆتا ڕەمەزانیەوە بینە ناو ڕەمەزانەوە و لە ڕەمەزانە بە ڕۆژوو بین خوێندن قیراءەت تەسبیحات تەهلیلات وەکو ئەوەی ئیتر ساڵێکی تر من مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزان نابینمەوە هیوادارم هەموو لایەکمان بەم ڕوحە گەورە بەم چەژە گەورە لەگەڵ ڕەمەزان مامەڵە بکەین خوای گەورە هەموو لایەکمان بە گەورەی خۆی تەوبەکانمان قبولکا و عیبادەتەکانمان قبولکا و لەو کەسانەین کە لە ئازادبوانی مانگی ڕەمەزان یادداشتانی فەرمووە والسلام عەلەیکم ورحمة الله تعالى وبركاته.